لە سلێمانی گرانبوونی بنزین بەشێک لە ماڵەکانی بێئاو کردووە. هەروەها نەوتی هاوینەش بە نرخی جستانە فرۆشرێت. سڵاوتان لێبێت. سێ بار هەڵگر سووتان دوو کەسیش لەسەر ڕووداوەکە دەستگیر کران. دەوروبەری کاتژمێر دووی بەرەبەیانی ئەمڕۆ لە ساحەی ڕاگررتنی بار هەڵگرەکان لە گەڕەکی شەهیدانی قەزای کەلار بەهۆی ئاگرێکەوە سێ بار هەڵگر سووتان و گومان دەکرێت ئاگرەکە دەستێکی لە پشتەوە بوو بێت. شاید حاڵێکی ڕووداوەکە بە 1964 بوت کە هاتیینە ئێرە بینیمانێکە لەبار هەڵگرەکان بە ئەنقەست ئاگری تێبەردرا بوو دواتر تەشەنەی سندبوو بۆ ئۆتۆمبیلەکانی دیکە. هەرزوو دوای لێکۆڵینەوەی سەرەتایی پۆلیسی گەرمیان دوو کەس کە هاوڕێی یەکتر بوون دەستگیر کران و وتەبێژی پۆلیسی ئیدارەی گەرمیانیش پێیوتین یەکێکیان نزیکایەتی لەگەڵ خاوەن یەشێک لە بار هەڵگرەکان هەیە و گومان ئەکرێت لەگەڵ هاوڕێکەی بار هەڵگرەکانیان سووتان دەبێت. بۆیە دەڵێ ئێستا دەستگیر کراون و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە تاکو بزانین بۆچی ئەو کارەیان کردووە. گاز و بنزینی گران نزیکەی 500 ماڵی دەوروبەری گەڕەکی بەکرەزۆی لە سلێمانی بێئاو کردووە. ئەو ماڵانە تا ئێستا بۆری ئاوی ڕئیسیان نیە و چەند ساڵە تەنکەری ئاو فریاد ڕەسیانە. بەڵام واماوەیە کە بەهۆی گرانی بنزین و گازەوە تانکەرەکەش وەک جاران فریایان ناکەوێت. دوو لە دانیشتوانی ئەو گەڕەکە قسەیان بۆ 1964 کردووە ئەڵێن لە دوای گرانبوونی نرخی بنزین تانکەرەکان کەمتر ئاو ئەهێنن ژیانی ڕۆژانەشمان تێکسووە بە تایبەتی کە ئێستا هاوینە و لە هەموو وەرزەکانی تر زیاتر پێویستمان بە ئاوە. بەڕێوەبەراتی ئاوی سلێمانیش ئەڵێت حکوومەت نەگاز و نەبەنزینیشی بۆ دابین کردوین هەروەها پارەشمان ناداتێ بۆ خۆمان بیکڕین بۆیە لە گەیاندنی ئاو بۆ بەشێ لە گەڕەکەکانی سلێمانی کێشەمان بۆ دروست بووە. هەر لە سلێمانی بەم چلەی هاوینە بەرمیلێک نەوت بە نرخی زستان ئەفرۆشرێ. یەک بەرمیل نەوتی سپی بەم گەرمای هاوینە لە 3 ڕۆژدا 20 تاکو 30,000 دینار سۆتە سەر نرخەکەی گەیشتۆ تا 220,000 دینار. ئەگەر بشی کڕیت پێویستە 15 تاکو 20,000 دیناریش کرێی گەیاندنەکە بدەیت. فرۆشارێکی نەوت و غاز گرانبوونەکە بە خەتای خەڵک ئەزانێت و ئەڵێت بەم گەرمایە کەس پێویستی بەنەوت نییە کەچی لە ئێستاوە هەموو خەڵک ئەیکڕن بۆ وەرزی زستان ئەمە شوای کردووە بێگومان نرخەکەی گران بێ. بە قسەی ئەو فرۆشیارە ئەوەی خواپێداوە لە 4 تاکو 6 بەرمیل نەوت ئەکڕێ. ئەوەشی ڕۆژانە بە مەمرە و مەژی ژیان بەڕێەکە هەرچی کردووە پارەی بەرمیلێک نەوتی کۆ کردوتەوە و دەیکڕێت. کە لێشیانە پرسی بەو گەرمایان نەوتت بۆچیە هەمووی ئەڵێ لە قەزا و قەدەردا دەژین و ناچارین احتیاتی خۆمان وەربگرین. لایەکی ڕێڕەوی جۆگە بەناوبانگەکەی بیارە تەختەڕێژ کرا و ئێستا شوێنەکە بۆ پیاسەی گەشتیاران لە جاران خۆشتر بووە. جۆگا دڕفێنەکەی نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان پێشتر بەهۆی تەشتی ڕێڕەوەکەیەوە گەشتیاران کە سەردانیان ئەکرد ناچار بوون چەندین جار شوێن و ئاراستەی ڕۆیشتنیان بگۆڕن و ئەمبەر و ئەوبەری جۆگا کەش بکەن. بۆ چارەسەری ئەو کێشەیەم ساڵگەشت و گوزاری هەڵەبجە ئیشێکی باشی کردووە هاتووە لە دیوی باشووری کوردستانەوە ڕێڕەوێکی تایبەت و سەلامەتی لە ئاسن و تەختە دروست کردووە بەوەشتیتر ئەو ئاستەنجی و ناڕحەتی جارانی گەشتیاران نەماوە و هەمووان ئەتوانن بە ئاسانی بەسەریدا ڕێ بکەن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.